کاکە هەمە باجارە سەرەتا لە تەمەنەکەت بپرسم بزانم تەمەنت چەنە؟ تەمەنەکەم با بڵێن مەوالیدی چلم. مەوالیدی چلم. تۆ پێم بڵێ هەر لە بێسانسوور لەدایک بووی یاخود لە شوێنی ترەوە هاتووی؟ پیرێشم لە بێسانسوور بوو. باوکم لێرە بوو ئەحمەد. حەمەد سەعید ئەحمەد. ئەحمەد لێرە ژنی یاوردی. کەواتە تۆ لێرە لەدایک بووی. باو باپیرانش هەر خەڵکی ئێرە بوون. بەڵێ ئەرە وەڵا. باشە با بپرسم بزانم قەدیم باو باپیرانت بە چیەوە سەرقاڵ بوون لێرە چیانە کرد؟ ماون وەڵای وەبیلای هیچ نۆبی خۆن ئێوارەی وابوو نان و پیازیان نەخوارد. بەخوای ئێلکەیان نەخوارد. دۆخەوایان نەخوارد. نیسکێنەیان نەخوارد. چیان نەخۆکو ئێمە ئاوا خەڵک کاکە لە قەیلێدا خەڵک ئەم هەموو نیعمەتە جوانە کە ها لە پاکەتەوە ها لە زەرفە بۆ ئێمە ڕوویدا لەم زروف و زەمانە خواگەدارە پیان خراپە و کەسانایی خۆن شکری خوا ناکەن. تۆزە لە ڕەمەزانیش بپرسم زانم ڕەمەزانی ئەو کاتە چۆن بە ڕۆژوە بوون چۆن هەڵەستان بە چی هەڵەستان چیتانە خوارد؟ وەڵڵاهی ئەو قسانە کە کردم شۆربامانە خوارد سیر و ماسمانە خوارد خۆرما و ڕۆنمانە خوارد دۆینەوە کوڵەمانە خوارد قەیسیمانە خوارد ئیتراوە ئەی پارشۆ بە چی هەڵەستان بە چی خەبەرتانە بووە؟ وەڵڵاهی ئەو ساکە تەپڵیان لێدا ئەگەڕان کۆڵان وە کۆڵان خەڵکیان هەڵەساند و ماوەیە ئەیاندا لەم ئەمودانە ئەمود پێگەی و تەپڵەکە دڕیا و نەما و ئەوە ئەمود خەوەرمانە بوو. باشە بیسوماڵە قسە خۆشی با بزانم قسێکی خۆشت بۆ ئێمە و بە بینەران بکە. قسەی خۆشتان بۆ بکەم تەمسیلێکتان بۆ بگێڕمەوە. باشە سەرگوزشتێک پیاوێکی وەکو ئەم پیاوە با بڵێن ڕئیسی ئەو دێ بووە. عەرزەکانی هەمووی داوە فەلاعەکان بەهار ئەیان کێڵا و تر زراعاتیان نەکرد و ئەمانە کابرایەکی پیر لە نزیکی ئاوایە زەیتونی ناوە. ئەم زەیتونە پاشا چووە بۆ لای وتێ با بگەڕە بەناو ئەم فەلاعانە بەهارە خۆشە با بزانم ئەم پیاوانە کوێکەن ئەم فەلاعانە. چۆتە لای پیاوە پیرەکە وتی خاڵە ماڵی نەوی وتی بەخێر بێ یاخوا سەر چاو کوێ نێژی وتی زەیتون وتی و زەیتون درەنگ پێگا و تۆش عومرێکی کەم ما و بەرهەمەکەی پێ ناگەیە وتی پێشینان بۆ ئێمەیان نا ئێمە شوێنین بۆ پاشماوەی خۆمان. لەوێ پاشا یەک هەدیەی چاکێداتێ ئەڵێ پاشام زەیتون بە درەنگ پێگەینەکەی من بە ڕۆژێ پێگەی هەنێترێ داتێ ئەڵێ پاشام زەیتونی خەڵکی یەک بەرەگرێینەکەی من دوو بەری وردووە ڕۆژێ بەخشی شێترە داتێ ئەڵێ خوایان نمونە زۆر بێ بەجێی تێڵێ. ئەو ئەمەل و واروەها ئیشکردن بۆ دوا ڕۆژە گرنگە دەست خۆش بێ زۆرانە. ئەی باشە ئەڵێن هۆرە چڕیشی دەشتێکمان بۆ بڵێ شتێکمان هەر بۆ بڵێ دڵمان مەشکێنەوانە ئەو کای نوشروانی تەکلیفەکە باشە. تۆ پێ با بزانم هۆرەی ئێوە جارە با بزانم هۆرەی جافیە گۆرانی بێ باشە بەخوا هۆرەکە باشە هۆرە بەخوا هۆرە جافیەکە باش ناکرێتەوە خەیاڵم خەکوەنە لە ملتۆە بەخشی خواردێ وەبالی مۆگە خوات و تنمەنێژە دەسێ بێتە توخوا بتۆرە سێوەرە گۆناگەڵە بە قوربانێ بم خوشتی دوو برا خوا بۆ تۆم داناوێ فانۆز و چرە دەست خۆش بێ. باشە وەختی خۆی هەموو
گوندێک چەند کەسایەتێکی تیا بوو چەند پیاوێکی معقول و ئەوانەی تیا بوو سەرپەرشتی گوندەکانە کرد کەسایەتیە بوون دیوەخانیان هەبوو قسەیانە ڕۆژ تۆ پێم بڵێ لەوانەتان هەبوویەوە لە بنەچە هاتی ئینسانی باشی تیاوە و خوا عافیان کە کۆچی خێران کردەوە ڕۆیشتون و بەس ئیساکی ئێمە وەچە ماینە تۆ کشمان بەر بووینەتە یەکتری فێڵ و فڕ لە یەکتریەکەی خوا کە بنچونەی کە ئادەم هاتێتە خۆڕە ئیتر زۆرە زۆر بووە قەبیلەوە کۆمەڵەوە ئەمجا عەشرەت پەیا بووە ئینجا ئیساکی ئەبینی حیزبایەتی پەیا بووە ئیتر ئاوا دەورانە دەوران دنیا دەورانە و ئەسوورێت زۆر ڕاستە وەکو مامۆساقانە ئەڵێ فلیمی سینەمایە گۆڕێ ڕۆژی 300 باشە با بزانم ئەڕوا میسلی پۆڕێ ڕۆژی حەوجار خۆیە گۆڕێ ئەو بەکچە ئازەوە کات دڵت باشە شکوور ئێستاش ئارە وەڵایی لە مسافەی تقریبەن 80 ساڵە 84 85 80 نەخۆشی نەچوومەتە لای دختەر ئەلحەمدولێللا خوا بکەیە خۆ تۆ پێم بڵێ ئێستا کە بیر لە ڕابردووەکەیەوە بۆچی خەمبارە بی بۆچی خەفەتە بیستە هەرچیم بیستە لە مناڵیمەوە تا ئیسا وەکو شعر لەبەرم کردی پێم بڵێ بۆچی زۆر خەمباری بۆچی خەفەتە خۆی بۆ چ شتێکە لە ڕابردووە لە دەست چووە وەڵای خەفەتی گەورە ئەوەیە دەزیرانێکی بێ و سووکە ئەوە خەفەتێکی گەورەیە ئەوە ماڵوێرانیە وات بەسەر هاتووە چۆک کورە بەخوا من گوێم نوێدایە لە وەختی ئەمە بەلاش و باش زۆر و دە باشە بانجا بپرسم بزانم لەگەڵ عیبادەت و ڕۆژوەکانت چۆنی وەڵایی عیبادەتم ئیساکە حالیەن ناتوان بۆم ناگیرێ فیدیە دەم پارە ئەرە وەڵایی ئەی نوێژەکان لەگەڵ نوێژەکان چۆن لە نوێژە ماشەڵڵا چاکم لە تەسبیحاتە کەس پێم ناگەیێت بەس فیدێ بۆ ڕۆژەکانت دێ ڕۆژەکەم بۆ ناگیری فیدیە دەم لە تەسبیحاتە بە هەموو بەیانی ئەمە تەسبیح هەدیەی عەلی داییە عەلی کا مەحموود کەیسە ها لە خارج 4 ساڵە ئەمە تەسبیحاتی پێکەم دە تەسبیحاتەکەم یعنی 1000 تەسبیحات هەر تەسبیحاتێکی 3 سڵاواتیش لە دیاری پێغەمبەرە دەم صلی الله علیه وسلم بۆ نیشانەی زانستی بۆ عیلم و ئەدەب مناڵی خۆتان بخەنە مەکتەب مناڵتان ئەگەر کچە یاخ و کوڕ بە خوێندن ئەبێ بەدانەی دوڕ لە ناو دنیادا ئەوەی نایابە عیلم چاکتری هەموو ئەسبابە عیلم سەرمایەی فەقیرە ئەگەر بچێتە غوربەت بە بێسی موزەر جایل و نەزان بێفیکر و تەدبیر وەکو شەڕکەرە بە بێ شیر و تیر سەیری میلەتان بکەن سەراسەر وەختە بگەنە لای کوڕێی قەمەر سواری با ئەبن بۆ کەرت و چوزار بە ئارەزوی خۆی ئەهێنێتە کار بە سنعەت کەشتی ئەکا وەکو شاغ بە ناو زەریادا ئەڕوا بە دەماخ دۆزییانەوە مادەی کارەبا غەواسە ڕوا تابنی دەریا دار و ئاسنی بێگوێ بێزمان ئەیخاتە قسە هەروەکو ئینسان فایدەی زانین تعریف ناکرێ ئاسارە مێنیە زانە نامرێ هەر نەزانینە واسیتەی پەستی هەر عیلمە مایەی بەرز و سەرمەستی